بەردەوامبوونی شەڕ و پێکدادانەکانی نێوان گەریلاکانی پارتی کرێکارانی کوردستان و سوپای تورکیا لە شەمزینانی باکووری کوردستان بەشێک لە هاونیشتیمانیانی ئەو شارەی ناچار بە ژیانی ئاوارەیی کرد. ئەوانە ژمارەیەک لەو ئاوارانن کە ڕویان کردۆتە قەزای مێرگەسۆر و بەهۆی نەبوونی کەمپ و شوێنی حەوانەوەشیان دابەشی سەرخێزانەکانی مێرگەسۆر بوونە. شەڕی حکومەتی پەکێکی کابینەنەوە مۆڵۆدەوە ئەمژی نۆباینەوەندە مۆینە توپتەوەتن بە توپ ئەم حالەتین ڕازێت مایتسوتە باخچێن مایتسوتە ئیدی پشتینگی ئەم نزانێ کۆنی ئیدی مۆڵین ماتیلەوە نام نزانێ کەس شیرکی شارنیە شەڕە چ چێنەوە ئەم حەسکەم مەسلحەت چێ ببی قەلەم و دەفتەرە چێ بە ئەم حەس نەکەن سیلۆحێ چ جۆر چێنەوە بیت. تا ئێستا ژمارەی و کەسانەی ئاوارەی مێرگەسۆر بوونە 241 کەسن لە 38 خێزاندا. قایمقامی و شارەش دەڵێت بەهۆی بەردەوامبوونی شەڕ لە نێو شەمزینان ژمارەیەکی زۆری هاونیشتیمانیانی باکووری کوردستان هاتوونەتە سەر سنوور بۆ دەربازبوونیان بەرەو باشووری کوردستان، بەڵام ڕێگەی پەڕینەوەیان لە سنوور پێنادرێت. تەواقع دەکەین ئەگەر ئەو شەڕە درێژە بکێشێتن ڕێژەیەکی زۆر زیاتری ئاوارە ڕوو لێرە بکاتن، چونکە تا دوێنێش دیار بوو ڕێژەیەکی زۆر هەتا 3000-4000 نەفەر بە تەمابوو داخلی باشووری کوردستان بێتن، بەلام لەلایەن سوپای تورکیاوە ڕێگیری لێکرا بوو نانێش بوو داخلی باشووری کوردستان بێت. سەرجەمی ئەو ئاوارانەی گەیشتونەتە باشووری کوردستان دانیشتووی قەزای شەمزینانی باکووری کوردستانن. بەوتەی ئەوان ماوەی 3 ڕۆژە لە شەمزینان شەڕی کۆڵان بە کۆڵانە و بۆ شێوە وێڕای زیانە ماڵیەکان ژمارەیەک هاونیشتیمانی بوونەتە قوربانی. شەڕ و ئاڵۆزیەکانی چەند ساڵە لە ڕۆژاوای کوردستان وای کردووە کە ژمارەیەکی زۆری هاونیشتیمانی ڕوو لە باکووری کوردستان بکەن. ئێستاش کە شەڕ و ئاڵۆزی لە باکووری کوردستان دروست بوونە، هاونیشتیمانیان ئاوارەی باشووری کوردستان بوونە، کەچی باشووری کوردستان خۆی ئێستا بە قەیرانی سیاسیدا تێپەڕ دەبێت. بەختیار قادر ڕوودا و مێرگەسۆر.